پردە تازە بە کەڵک نایە چاک بکرێتەوە بێ بشکێنرێ و لا ببرێ و بێ لە جێ ئەو پردێکی دروستکرێ کۆمەڵی ئۆپشن کۆمەڵی ئەلتەرنێتیڤ کراوەتە بەرباس ئەم یەک دوو ڕۆژە تیمەکان تیمە ئەندازیارە پسپۆرەکان و تیمی ڕوپێ و هاتوونەتە ئێرە ئەگەنە نەتیجەیەکی تەکنیکی بزانین کەم ئەلتەرنێتیڤیان باشە و گونجاو بە پێی مواصفاتی هەندەسی ئەوان جێبەجێکەین و لە ڕووی کاتیشەوە بەڕاستی لابردنی ئەم پردە خراپە و دروستکردنەوەی پردێک لە جێگەی 3 مانگی بەلای کەمەوە پێویستە بێ. بودجە چەند بودجەی پێویستانەوەی خەملاندنی سەرەتاییتان بۆ ئەو ئەلتەرنێتیڤانەی کە ئێستا لای ئەندازیارەکانە دراستەتی ئەکەن کامیان هەڵبژێرن ئینجا احتیمال لەسەر ئەوە خەمڵاندنی دارایی دیارە بێ لەم 2-3 ڕۆژە دیارە بێ چەندمان پێویستە بێ. ئەو کۆزان ڕێگایەکی بەدیل دروست کراوە ئەم ڕێگا بەدیلە گونجاوە بۆی ئەو 3 مانگە هاتووی پێدا بکریا خودگریتی هاتووە بۆ دروست نابێت بەڵێ ناگونجاوە چکە یەکەم ئەم وەرزی ئێساتیان وەرزی باران نییە و ئەو ئارام کۆیانەی کە دانراوە لە ئاستێکی گونجاوە ئەوە تیمی بەڕێبەراتی چاکردن و پاراستنی ڕێگاوبانی سۆران چالاکانە وجودیان ئەبێەوە پێمانوتون لە داهاتوویەکی نزیکە قیریشی بکەن و هەندێک تەقوی تەنیشتەکانەکەن بۆیە ئەو دیتۆرە یان ئەو ڕێگا کاتی کە دروست کراوە بە شێم 3 مانگاکە بەڵێ.